لە هەرێمی کوردستان چ جۆرە وزەیەکمان هەیە و کاریگەریەکانی وزە لە هەرێمی کوردستانە چییە؟ ئەمانە کۆمەڵێک باسەکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ سانە لە شاری سۆرانەوە لەگەڵمانە بێ بزانین کاریگەریەکانی وزە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە تەواوی جیهانە چین و ئەو وزانەی کە ئەبێتە هۆی تێکچوونی ژیان و تێکچوونی ژینگە و کاریگەری ئەبێ لەسەر ژینگە چییە و ئەو وزانەی کە ئێمە باسی لێواکەین وەکو وزە نوێبووەکان کە وزەیەکن کە ئەمانە وزەی چۆنەڵی سروشتین بزانین چۆن بتوانین سوود لەم وزانە وەربگرین و بتوانین کاریگەریان هەبێ لایەنی وزە خاوێنەکەەوە لەسەر ژیانمان. جا قسە و باسی زۆر زیاتر ئەەکەین لەگەڵ میوانەکەمان دکتۆر عەبدولباست مەلاعەلی مامۆستای زانکۆ کە ئەم بەیانیە لە سۆرانەوە لەگەڵمانەیە. مامۆستا دکتۆر عەبدول سڵاوت لێ بێت و بەیانیت باش. ئەمێ بزانم بۆ چوونت چی بوو لەسەرەوەی کە من باسم کرد لەسەر وزە و کاریگەریەکانی وزە. بەناوی خی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم هیوای تەندروست باشی بۆ بەڕستان و کوردستانیان و بینەرانی کەناڵی کورساتەکەم. سەرەتا پێناسەی وزە بکەین. وزە هەر توانایەکە کەوا توانای ئەنجامدانی ساڵێکیەکی هەیە و یەکێکە لە پێک هاتە سەرچیەکانی یەکێکە لە پێکهاتەکە سەرچیەکانی کۆمەڵگەی شارستانی بۆ بەڕێوەبردننی ژیانی ڕۆژانەی. طبعاً ئێمە بەگشتی وزەمان هەیە، وزەی کارەبامان هەیە، وزەی داینامیکیمان هەیە، وزەی جوڵەیمان هەیە، وزەی ئەتۆمیمان هەیە، وزەی ناوچیمان هەیە، وزەی دەنگمان هەیە، وزەی گەرمیمان هەیە، وزەی خۆریشمان هەیە، وزەی ڕووناچی. ئەمانە نۆ جۆری وزەن بە شێوەیەکی گشتی، بەڵام ئەگەر بێت و بە گوێرەی سەرچاوی بەکارهێنانیان ئەکرێ بە دوو جۆر وزە. وزەیەکیان هەیە وزەی ناخاوێنە واتە نانوێ بووەوەیە. ئەو وزەیە زیاتر خۆی ئەگریتن لە نەوت و پێکهاتەکانی و لە گازی سروشتی و لەگەڵ کانە خەڵوزەکان واتە خەڵوز بە شێوەیەکی گشتی. ئەمانە پیانە گوترێ نانوێ بووەوە واتە مانای وانییە هەر نابنەوە مانای وایە ماوەیەکی زۆریان دەوێتن هەتا جێگرەوەیان دەبیتن. ئەو ماوێش یعنی لە سەروی تەمەنی مرۆڤەوێ بە زۆر زیاتر. بەڵام وزەی دووەم جۆری دووەمان هەیە وزەی نوێ بووەوەیە یاخود وزەی خاوێنی پێگوترێتن. ئەمەش خۆی ئەبینێتەوە لە وزەی خۆر، لە وزەی با، لە وزەی هەڵکشان و داکشانی زەریا و دەریاکان، لە وزەی ئاو و لە وزەی گەرمای ژێرزەوی جیۆتێرمەڵی پێ ئەگوترێتن. ئەم جۆرە وزانە لەگەڵ وزەی زیندەجی حەیەوی ئەو جۆرە وزەیە ئەو وزانەمان هەنە. طبعاً ئەم جۆرە وزانە کە وزەی خاوێنە و هەموو جیهان پەنای بۆ بردینە چەند هۆکارێکی هەیە. یەکەمیان لەو هۆکارانەی کە بۆ بەڕێستانی باسکەم ئەو وزە ناخاوێنەی کەوا هەیە وەکو پتڵۆڵ و غازی سروشتی و یاخود خەڵوز، ئەمانە گرفتێکن مەترسێکن بۆ سەر سروشت و بۆ سەر ژیانی خودی مرۆڤ بەوەی کەوا ئەبێتە هۆی دەرچوونی غازی میثان و غازی دوانۆکسیدی کاربۆن. ئەمەش وە ئەکاتن کەوا پەنگ خواردنەوەی گەرمی ڕووبداتن. پەنگ خواردنەوەی گەرمی واتە لە نزیکەی تقریبا ناوەڕاستی سەدەی ڕابردوو پلەی گەرمی گۆی زەوی 0.74 پلەی سیلیزی بەرز بووەوە. ئەگەر ئەم بەکارهێنانە ناخاوێنە هەر بەکار بهێنرێتن بە نزیکەی بۆ ساڵی 2100 تەوەقع ئەکرێتن پلەی گەرمی گۆی زەوی بێتە 5.8 پلەی سەدی واتە 5.8 پلە بەسەر بکەویتن. ئەمەش ئەبێتە هۆی تێکچوونی بەشێکی تەواوی ژیان کەوە کارەساتی کشتتوکاڵی لێ ئەکەوێتەوە، ئەبێتە هۆی لە دەستدانی بەروبوومە کشتتوکاڵیەکان، ئەبێتە هۆی دروستبوونی گەردەلول و باو بۆران، ئەبیتە هۆی کۆتای پێهێنانی هەندێک زیندەوە هەیە کۆتاییان پێ ئەهێتن و هەندێک زۆری نەخۆشی لە مرۆڤ سەر هەڵ ئەداتن. لە هەمان کاتیشدا هەندێک شوێنی نزمی سەربۆی زەوی هەیە بەهۆی توانەوەی چیابەستەڵەکەکان
ئەم شوێنانە پڕ ئاوە بیتن لە شوێنەکانی تریش گەرمایەکی تەواو ئەم شوێنانە دائەگریتن ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە بەهۆی ئەو سیاسەتی نەوتی جیهانی ئەو کێبەرچەیە کەوا دەوڵەتە زلهێزەکان ئەیانەوێتن هەندێک نرخی نەوت لە وڵاتە هەژارەکان ئەم دەرفەتە بقۆزنەوە بۆ دابەزینی نرخی نەوت ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم موزەیە کەمتر بەکار بهێنرێتن پیسبوونی ژینگەشی بەدواوێ سەرەڕای ئەمەوە ئەکاتن کە پەنا ببردرێتە باشە مامۆستا ببوورە من لێرەدا دەمەوێت ڕادگرم پرسیاری ئەوە بکەم کەواتە بەپێی بارودۆخ و گۆڕانی کەش و هەوا و هەروەها چۆنایەتی جۆری ئەو وزانەش گۆڕانکاری بەسەردادێت بەخۆی گوتم یەکیان بە هۆکارێکی ئابووری سیاسی یەکێکیان بە هۆکاری پەنخواردنەوەی گەرمی بە هۆکاری پیسبوونی ژینگە ئەوە پەنا بردرێتە بەروزەی خاوێن و ئەو وزەیە کە ناخاوێنە یان نانوێ بووەوەیە وای لێ ئەکرێتن کە تۆزێ پشتگوێ بخرێتن و کەمتر بەکار بهێنرێ مانەی وانی هەر بەکار نەهێنرێ بەکار نەهێنرێ بەڵام ڕێژەی بەکارهێنانەکەی ڕێژەیەکی یعنی کەم بکرێتەوە بۆ ئەوەی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن و گازی میسان کەم بکرێتەوە ئەم پەنگ خواردنەوەی گەرمیە ڕوونەداتن و تێکچوونی سروشت و مەترسی لەسەر ژیانی مرۆڤ نەبێتن بۆیە پەنا ئەبردرێتە بەر وزەی خاوێن باش بڵێ مامۆستا لە وزەی خاوێنیش بەکارهێنانی بۆی منیش پرسیارێکە لێ بکەم و دواوە درێژە بە قسەکانی خۆبەی لە تەواوی جیهانە ئێستا باز لەوە ئەکرێت کە ئەبێ وڵاتان پابند بن بە بەکارهێنانی وزەی خاوێنەوە بۆ ئەوەی بتوانێت کاریگەری لەسەر ژینگە دروست بکات وە ژینگەمان پاک بێتەوە کەش و هەوامان پاک بێتەوە ئەم نەخۆشیانەی کە ئێستا بوونیان هەیە باز لەوە ئەکرێ من لە ئاخرین راپۆرتە خوێندومەتەوە کە ئەڵێ زۆربەی توشببووی ئەم نەخۆشیانەی کە ئێستا بەربڵاون بەهۆی بەکارهێنانی وزەی خراپەوە یاخود ئەو وزە ناخاوێنەیە کە بوونی هەیە چۆن وڵاتان پابند دەکرێن کە ئەبێت وزەی خاوێن بەکاربێنن یانی قسەکە ئەمەیە چۆن بتوانین وزەی خاوێن کە لە سروشتا هەمانە ئەم وزانە بەکاربێنی بۆ بەرهمێنانی کارەبا بێت بۆ ئاو بێت بۆ هەموو لایەنەکانی تر بێت بخۆی سەبارەت بە پرسیاری بەڕێستان لە ساڵی 1997 هەموو وڵاتانی جیهان لە یابان بەشداریان کرد مؤتەمەری کیۆتای پێ ئەگوترا کەچی هەمویان پابندی خۆیان دەربڕی بەڵام ئەمریکا و کازاخستان دووبارە یعنی کە ئەمریکا وڵاتێکی زلهێزە پابندی خۆی دەرنەبڕی بۆ ئەو وارە دوایی لە دوای 2012ەوە ئاژانسێکیان دانا ئاژانسی وزەی خاوێن ئاژانسی نێودەوڵەتی وزەی خاوێن کە بە ئیرینا ناسراوە بەڵێ ئەمە یعنی پێداگریان کرد لەسەر ئەوەی کەوە هەموو وڵاتان پابندی خۆیان دەرببڕن ئێستا ئەگەر چاودێری جم و جۆڵی وڵاتان بکەیت لە بەدەستێنانی وزەی خاوێن هەموویان پەنایان بۆ بردووە بەڵام بە ڕێژەی جیاواز لێرەدا ئەتوانین مەسەرەن باسی ئەوە بکەین یعنی ئەو وزە خاوێنەی کە پەنای بۆ ئەبەن بە تایبەت لە وزە خاوێنانە هەر یەکە و بە پێی مەوقیعە طبعاً ئەو وزە خاوێنە ئەوەی هەیە یعنی کە هیچ وڵاتێک ناتوانێت بڵێ من نیمە وزەی خاوێن ئەوەیە لە هەموو وڵاتێک سەرچاوەکەی هەیە ئەوە خاڵی یەکەم دوو تێچووی ئەو کولفەیەی لە ڕووی ئابووریەوە کولفەیەکی کەمی تێئەچیت و ئەو دەستگانیشی ئەو ئامێرانی کەوا بەکاردەهێنرن بۆ بەرهەمهێنانی وزەی خاوێن ئەوەندە ئاڵۆز نینە لەگەڵ ئەوەشیدا تەماشا ئەەکەین پیسبوونی ژینگەشی بەدواوە نییە لە هەمان کاتدا دەرچوونی گازی میسان و دەرچوونی گازی دوانۆکسیدی کاربۆنی بەدواوە نییە بۆیە کە پەنا ئەبەنە بەر ئەوەی کە سەرچاوەکەشی لە هەموو وڵاتاندا هەیە بە تایبەتی مەسەرەن کە تیشتی خۆر ڕۆژانە 174 ملیۆن گێگاوات پێشکەش بە زەوی ئەکات خۆر ئەمە شوە ئەکاتن ئەم موزێت 130 ئەگەڕێتەوە ئەم باقی 170 ئەمینیتەوە لەسەر گۆی زەوی ئەمە پێویستە ئەم هەڵە بقۆسترێتەوە بۆ ئەوەی باش بەسەر وزەکە ئەم هەلە بقۆزێتەوە مامۆستا یعنی ئەم هەلە کە جەنابەت باسیەکی کە ئەبێ بقۆزرێتەوە چێ ئەبێ بیکات یعنی ئەمە خەڵکەکە ئەبێ ئەم هەلە بقۆزێتەوە یاخود حکوومەتە یا کاربەدەستەکانن چێن یعنی لەگەڵ هەر کەسێکا کە قساکە ئەڵێ
ئێمە وزەی وامان هەیە و ئەمەمان هەیە بەڵام کە یەتە سەر ئەمری واقعەکەش هەمووی ڕاکە بۆ ئەو وزەیە کە کاریگەری خراپی هەیە لەسەر ژینگە لەسەر کەش و هەوا بە شێوێکی گشتی بەکارهێنانی وزە ڕاستە ئێمەی خەڵکی ئاساییە بەڵام بەڕێوەبردننی سیستەم و سیاسەتی وزە ئەوە بەدڵنیاییەوە یعنی حکوومەتەکانن حکوومەتەکان ئەم سیستەمەدا ئەڕێژن و سیاسەتی بەکارهێنانی وزە و چۆنیەتی دەستەبەرکردنی وزە ئەوان ئەو سیاستە دائڕێژن دەبی ئەوان ئەو هەڵە بقۆزنەوە و ئەوان ئەو دەرفەتەش بۆ ئێمە دروست بکەن بەڵێ باشە مامۆستا بابینەوە هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ ببوورە بڵێ مامۆستاگیان ویستمەوە بپرسم ببوورە لێرە ڕاددەگرم دەمێەوە بپرسم کە بابینەوە هەرێمی کوردستان بزانین هەرێمی کوردستانی خۆمان تا چەند خاوەنی وزەیەکی زۆر باش و توانیمانە سوود لە وزانە ببینین یاخۆ دەمێ بپرسم هەرێمی کوردستان تا چەند دەوڵەمەندە بە وزە ئەگەر پێشتری پێم خۆشە هەندێک باسی مەسەرەن بۆ نمونە وڵاتانی تر بکەین لێرە تەماشەکە لەم سەرزەمینەدا بەبوونی ئەو هەموو دەوڵەتانی کەوا هەنە و کیانیشیان هەیە بە تایبەتی مەسەرەن بۆ نمونە وڵاتی ئەمریکا و لەگەڵ سین ئەمانە پشتی شێریان دەست ئەکەوێت یعنی بەر ئەکەوێتن لە وزەی خاوێن دواتر وڵاتی دانیمارک سوید نەرویج ئایزلەندە نیوزلەندە کەنەدا ئەڵمانیا ئەمانە پشتی شێریان بەر ئەکەوێتن چونکە ئەمانە دەوڵەتی پێشکەوتون ئەمانە دەوڵەتێکن بوونیان هەبووە و کیانیان هەبووە ئەمانە تا حدێک توانیویانە ئەم وزەیە دەستەبەر بکەن تا حدێک ناڵێم بە تەواوی بە پلەیەکی زۆر چونکە ئەگەر بێت و 227 گێگا واتیش بەرهەمێنن لە وزەی خاوێن بە هەمووی ئەکاتە سەتاییەکی وزەی کارەبا بۆ دانیشتوانی سەرگۆی زەوی بۆیە ئەمە پلانێکی زۆری ئەوێتن لە هەندێک وڵات مەسەرەن لە هەندێک وڵاتی تر پەنا ئەبەنە بەر وزەی تر مەسەرەن بە تایبەتی ئەتوو هەندێک شت لە دەسەڵاتی ئێمە نییە بۆ نمونە من باسی وزەی ناوچیت بۆ بکەم مەفاعیلی نەوەوی طبعا ئەو وزە ناوچیە دووەم وزەیە کە پشتی بێ ئەبەسرێتن لە جیهاندا بۆ ئەوەی بزانین مەسەرەن ئەمە ئەگەڕێتەوە سەربوون و دەسەڵات و کە هەموو دەوڵەتێکی ئەو توانایی نیە و وەڕێگەشی پێ نادرێتن بۆ نمونە وزەی ناوەچی ئەتوو 441 وێزگەی ناوچیت هەیە لە جیهاندا کە خاوەنداریەکەی بۆ 30 وڵات ئەگەڕێتەوە و نزیکەی 53شیان لە ژێر دروستکردندانە کە خاوەنداریەتەکەی بۆ 19 وڵات ئەگەڕێتەوە تێکرای بەرهەمهێنانی وزەی کارەبا لەم وێزگە ناوەچیانەدا لەو مەفاعیلە نەوەویانەدا سەتادەی کارەبای جیهاندا بینەکاتن مەسەن فەڕەنسەیەکە کە لە وڵاتانی کە ئەویش پشکی شێری دەست بەرئەکەویتن لە بەرهەمهێنانی وزەی کارەبا بە وێزگەی ناوەچی بۆیە هەندێک وزەی کارەبا لە دەسەڵاتی ئەوەی نییە کە مەسەرەن وزەی نوێ بووەوە ئێمە بەرهەم بێنین بەڵام بەپێی ئەوەی کە ئاگادارم بەوەی کە مەسەرەن حکوومەتی هەرێم لە پلانیدا هەیە بەپێی هەواڵەکان کە ئێمە گوێبیستی ئەبین لە پلانیدا هەیە بۆ ساڵی 2028 ڕێژەی وزەی خاوێن لە 120 بەرز بکاتەوە بۆ 147 یعنی لە بەکارهێنانی 650 مێگاوات بگەێنێتن بە 6000 و نزیکەی 6000 مێگاوات بۆ ئەوەی وزەی خاوێن بەرهەم بهێنرێتن بەڵام ئەگەر بگەڕێنەوە ئەگەر هەموو جیهانیش لە ئێستاوە دەستی باوێتێ وزەی خاوێن تا ساڵی تەوەقع ئەکرێت تا ساڵی 2050 ئەو جار 150 کارەبای سەرگۆی زەوی دابین بکرێتن بە وزەی خاوێنەوە باشە باش مامۆسا لە ئاخرین راپۆرتی نەتەوەیە گرتووەکان باز لەواکە کە وزە نوێبووەکانیش خەریکە بەرەو کۆتایی ئەڕۆیانێ ڕەنگە تۆ مەسەلەن بەنمونە ئەگەر باسی زێر بکەین باسی ئاڵتون بکەین کاڵێ بە تەقریبی لە 75,000 تۆن ئاڵتون لە ژێر زەویە بوونی هەیە لە ئێستا ینی ئەمانە کۆتاییان پێەیە تەواو ئەبن باش جەنابەت باسی ئەوەت کرد باسی کارەبا و بەرهەمێنانی کارەبا ئەمێ هاوکارشم پرسیارەوەی لێ کردی لە هەرێمی کوردستانە ئەو وزانەی کە بوونیان هەیە چین ئەمێ بزانم لە ڕووی جوگرافیەوە هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە کە لە ڕێی وزەی خاوێنەوە کارەبا بەرهەم بهێنێ یاخود توانێت پێداویستیەکانی
کە لە وزەیە هەیە بتوانێت لەو ڕێگە خاوێنەوە بەکاریان بهێنێ بە حکمی پێگە جوگرافیەکەی و ئەو بوونی ئەو شاخانە و ئەو چۆنەڵی دارستان و هەموو بوارەکانی ژینگەمان هەیە لایەنەکانی ژینگەمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستان. بەنسبەتی هەرێمی کوردستانەوە طبعاً سەرچاوە ئاویەکانی مەحدودن، چونکە سەرچاوە ئاویەکان بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا بە تایبەتی ئەمانە ئەگەڕێتەوە سەر دروستکردنی بەنداوەکان. ئێمە بەنداوی مەحدودمان هەیە بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا، ئەوەیە کە تەواو بەشی نەکردیە، بۆیە ڕاستە سەرچاوی یەکەمە لە وزەی خاوێن، بەڵام سەرچاوی دووەم ئەتو ئەبێ پەنا مەسەلەن ببێ بەر وزەی خۆر. بەگشتی عێراق هەندێک ناوچەی هەیە بە تایبەتی عێراق، یعنی لە بەرکەوتنی وزەی خۆر پشتی شێری بەرکەوتووە. هەندێک موقعی هەیە لە عێراق نزیکەی 6636 کیلۆوات بۆ هەر متر دووجایەک تیشکی خۆری بەرەکەویتن، ئەتوانرێ وزەی خاوێن بەرهەم بهێنێتن. ئەمە بەدڵنیاییەوە ئەتوانێ، بەڵام ئایا بەپێی ئایا چەند ئەتوانێت سەرکەوتوو بێ؟ ئەی بۆ تاسە نەکراوە دکتۆر کە ئەتوانێت و کە بوونیشی هەیە بۆ تاسە نەی کردویانی ئێوە وەکو شارەزایەک لەو بوارەیە. ئەگەر بێت و چونکە ئەمەش چەند شتێکی ئەبێتن، مەسەن بۆ نمونە ئەگەر پەنا ببێ بەر تاقە شەمسی، بەڵام لە تاقە شەمسی بۆ نمونە ئەتو مەساحەیەکی زۆرت دەبێتن. ئەو مەساحە زۆرێ ئێستا مەسەلەن بۆ نمونە وڵاتانی وەکو مەسەلەن ئەردەن، وەکو مسڕ، وەکو تونس ئەڵێن یعنی ئێمە سەحراکانی جەزائیر بەکاردێنین بۆ دابینکردنی وزەی کارەبا بۆ دانانی تاقی شەمسی. طبعا ئەمە مەساحەیەکی زۆری ئەوێتن. لەگەڵ ئەوەشی وزەی خۆر طبعا لەبەرەوە شەویشی بەسەردادێتن و ئەبینی هەندێک بەرەو لاواز بوون ئەچیتن، بەڵام ئەگەر بێت و سەیری بکەین بە پێی بەکارهێنانی بە تەوەقعی خۆمەوە لە بۆ ئەو شوێنانی کە زراعینە، من وای ئەبینم کە زۆر سەرکەوتوو بیتن بەگشتی عێراق و هەرێمی کوردستان، چونکە بە تایبەتی لە ڕۆژ کاروباری غەتاسیەکان و کاروباری مزەخە و کاروباری ئاودان هەیە، ئەتواندرێت و مەساحەیەکی زۆریشی هەیە، بەڵام وەکو تێبینی ئەەکەین لە بۆ ئەو شوێنانی کە سەکەنینە یاخود بۆ ئەو شوێنانی کە ڕێژەی دانیشتوانی زۆرە و مەساحەیەکی کەمیشی هەیە، بەتەوەقعی من هەست ناکەم زۆر بە تەواوی جێگرەوە بیتن، ئیلا مەسەرەن بۆ نمونە و هەندێک وزەی تر هەیە، وزەی باش شوێنەکە دووبارە لەبار نییە، مەسەرەن وزەی با ئەتو کە بەرهەمبینی تقریبەن وزەی با لە جیهاند ئەتو حساب بکەی سەتا چاری وزەی کارەبا بەهۆی وزەی باوەیە. ئەو سەتا چارەیە چەندی بەبەر ئێمە ئەکەویتن ئەگەر محەڵەیەکیشمان هەبیتن ئی وزەی بابیتن کەنیمانە، ئەوەشمان هیچ ئەمینیتن وزەی گەرمی ژێرزەوی. وزەی گەرمی ژێرزەویش دووبارە ئەمریکا لە پلەی یەکەمدایە. بەڵێ باشە مامۆستا وزە نانوێبەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتەوە لە عێراق بەگشتی هاوکارم کۆسا لەو سڵایدەشە ئاماژی پیا و باسی کردکێکێک لەوانە نەوتە مەترسیەوە دەکرێت بگومان ئەمە نوێ نابێت و ڕەنگە جارێکی تر دروست نەبێتەوە. ئایا بە پێشبینی ئەو بە تەقریبی ماوەی چەندێکی تر ئەمە مەترسی ئەوەی لێ دەکرێت کە لە ناو بچێت؟ بەخۆی وزەی نانوێ بوو یاخود ئەو وزانەی کەوا مەسەلەن بۆ نمونە زیان بە دوای خۆیانەوە هێنن وەکو نەوت و گازی سروشتی و خەڵوز، ئەمانە وەکو بوونیان هەر دەبیت هەتا فترەیەکی زۆر دوور و درێژیش بۆ ئەوەی ئەگەر مەسەلەن ئەو وزە خاوێنە نەبیتن کە بە تەواوی ژینگەکە لەبار ببەن بەشی ئەوە دەکات. یعنی وەکو ئاژانسی هەواڵەکان لە جیهان ئەڵێن وزەکە بەشی ئەوە کاتن کە بە تەواوی زەوی بەرەو کارەسات بباتن، ئەمە وەکو یەدەگی ژێرزەوی. بەڵام ئەو وزەی کەوا هەیە مەسەلەن بۆ نمونە بە تایبەتی وزەی گازی سروشتی وزەی نەوت، لێرە توانای بەرهەمهێنانەکەیشی ئەرکێکی قورسە، چونکە بۆ نمونە لە هەندێک لە وڵاتان ئەتوو لە زیاتی نەوت گەرمی
ژێرزەوی بەرهەمبینی وەکو ئەمریکا یاخود وەکو وڵاتێک مەسەرەن وڵاتی ئەندەنوسیا یاخود وڵاتێک وەکو وڵاتی کینیا ئەمانە پشتی شێریان دەست ئەکەویتن لە وزەیە کە ئەویش لە ژێرزەویە وەکو نەوت بەڵام لە هەندێک شوێن هەیە پێویستی بە 3000 بە 4000 مەترە هەتا ئەتوو بتوانی ئەو وزەیە دەست بکەوێتن لە کینیا نەبێتن پێویستی بە 950 مەترێکە تا بتوانی ئەو وزەیە بەرهەم بێنی کە لە ژێرزەویە بەڵام لە مەسەرەن لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی ئەو وزەیە یعنی دەرفەت ئەڕەخسیندرێتن بۆ ئەوەی خەڵکەکە خۆی بتوانیتن پەنا بباتە بەر وزەی خۆر ئەو تاقە شەمسیانە بکڕێتن ئەو خانە خۆریانە ئەو لەوحە خۆریانە بکڕێتن کە وزەکە دابین بکاتن ئەویش ئەتوانرێ کار ئاسانی بۆ خەڵکەکە بکرێتن بەوەی کە ڕێژەی ئەو تێچووەی کەوا هەیە باش کەمی بکاتەوە بەفعلیش لە جیهان لە ساڵی 2010 کوردستان و ئەو پانێڵە کارەبایانە کە کارەبا بەرەمێنە لە ئێستەیە لە هەرێمی کوردستان باسی گەرمی ڕۆژەوەیە کە نرخی کارەبا گرانە بێ و پرۆژەی ڕووناکی کە باسی لێواکرێت بۆ تا ئێستا نەتوانراوە لە وزەی با لەو خۆری کە هەمانە ئەو کارەبایە بەرهەم بهێنرێت و ئەم تاقە شەمسیانە ئەم پانێڵانە دابنرێت یعنی هۆکارەکەی چیاگە کرێ بە کورتی جوابم بیتەوە کە بابەتێکی گەرمە لە ئێستەیە من پێتەڵێم بیدایەتی ئاماژەم بەوە کرد هەندێک سیاسەتی دەرەوە هەیە مەسەرەن کە ئەکرێ لە وڵاتانی کە نەوتیان هەیە وا بکەن مەسەرەن کە پەنا کەمتر ببەنە بەرنەوەیت بۆ ئەوەی نرخەکەی هەرزان بێتن بتواندرێ ئەو نەوتیان دەست بکەویتن بەڵام لە هەرێمی کوردستان بەگشتیش مەسەرەن ئەتوو لەو وڵاتانی کە لە دەوروبەری ئێمەنا مەسەن وڵاتێکی پێشکەوتی وەکو سعودیا هەم لە ڕووی ئابووریەوە هەمیش لە ڕووی نەوتی ژێرزەویەوە ئەو تقریبا لە 2022ەوە تقریبا پەنای بردبووتە بەر ئەو پانێڵە خۆریانە لە هەرێمی کوردستانیش من باسی ئەوم کرد گوتم یعنی لە بەرنمەیاندا هەیە بۆ ساڵی 2028 بتوانن بە ڕێژێشی بەرچاو وزەی کارەبا بەرهەمبێنن بە ڕێگەی ئەم پانێڵە خۆریانە بەڵام بەخۆی ئەلێرانە ئەم پانێڵە خۆریانە یەکێک لەلایەنە سلبیەکەیانیان بۆ خەڵکی ئاسایی ئەوێ یعنی ڕاستە یعنی کەوا ئەگەر بەماوەشی دوور و درێژ حیسابی بکەی و حیساباتی تێچووی بکەی کولفەیەکی کەمتری ئەوێتن بەڵام لە سەرەتادا کولفەیەکی زۆری ئەوێتن ئەم کولفە زۆرەیە ئەکرێت مەسەرەن ئێستا لە جیهان لە ساڵی 2010ەوە ئەم پانێڵە خۆریانە بە تەواوی نرخیاندا بەزێنراوە بە ڕێژەی 180 ئێستا لە هەرێمی کوردستان ئەتوانرێ پەنا ببردرێتە بەر ئەو پانێڵە خۆریانە بەڵام ئەبێ حکوومەتیش کار ئاسانی بکاتن لەوەی ئەم پانێڵە خۆریانە نرخەکانیاندا ببەزێنن بۆ ئەوەی خەڵک بتوانێتن وەکو بەڵێ سپاس بۆ عەبدولباست مەلعەلی مامۆستای زانکۆ کە لە شاری سۆرانەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ تەواوی زانیاریەکانت